سڵاو ڕێز و حرمەتمەیە بۆ ئێوە بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی پەرتۆ. خۆشحاڵم کە دەرفەتێکی تر پێشات کە بتوانم یەکێتر لە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی پەرتۆتان پێشکەشکەم. بەرەو چواری ژوو نەچین. ڕۆژی لەدایکبوونی مەنسووری حکومەت بۆنەوە هەموو ساڵێک حزبی کۆمونیستی کرێکاریێران حکومەتیست هەوڵەدا کە لە بەرنامەکانی تەلەڤیزیۆنە لە نەشریەکان یا سەمینارەکان کە بتوانێت بیگرێت یادێکە لە مەنسووری حکومەت و هەروەها ئەو سیاسەتانە کە ئێستش جێگەی ئەوەسە کە بازم لەسری بچێت و دروستە سمینارهەیە کە گرێت باسیەکەی نەمە لێرە بۆ ئەمە بەستە بۆ بەنامەی ئەمڕۆ من داوەتم کردوە لە هاوڕێ عەبدوڵڵا دارابی کە وتوێژێکمان بێ لەسەر بەحسێکیە مەسلەیە کە مەنسووری حکومەت زۆر بۆی گرنگ بوو ئەویش باسی حزب و دەسەڵاتی سیاسیە. بەخێرهاتنتان ئەەکەم هاوڕێ عەبدوڵڵا دارابی، زۆر سپاس کە داوەتی منتان قبوڵ کرد. سڵاو بۆ تۆ و بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر زۆر سپاسان ئەەکەم. من پێم خۆشە چونکە ئەم دوو کەلیمە زۆر بەربڵاوە، من پێم خۆشە لەسەر کەلیمە حتمما قسە بکەین و دوای بچینە سەر بۆچوونەکانی مەنسووری حکومەت لە دیدگای ئێوە و لە دیدگای ئەو فعالیەتە کە توولانی بوتانە لەگەڵ مەنسووری حکومەت چۆن تماشای مەسەلەی حزبیە کرد؟ بۆچی حزبی بۆ مهم بوو و حزب چ جێگایەکی بوو بۆ خودی مەنسووری حکومەت؟ بۆ کەسی وەکو مەنسووری حکومەت ئەوڵانەوە بڵێم کە قسەکانی مەنسووری حکومەت لەم ڕابەتە چ ڕوانینی تێڕوانینی بۆ حزب و حزبایەتی بۆ چ تێڕوانینی بۆ ئاڵوگۆڕی سیاسی بە نەفعی کولی جامعە لە ڕەوانگەی تەبەقەی کارگەر و مارکس ماشە ئەم شتەی کردووە و توێ کارگەری بێ تەشەکل بێ حزب ناتوانێت بەدەسەڵات بگا. وەختێکیش بەدەسەڵات نەگەیشت ناتوانێت هیچ قوانینی بە نەفعی خۆی و کۆمەڵگاکەی ئاڵوگۆڕ پێ بکە. دەرنەتیجە ئەم مەسئلە لەم زاویەوە مهمە بۆ مەنسووری حکومەت کە ئێمە حزبێکمانەیە بەناو حزبی کۆمونیستی کارگەری حزب کۆمونیستی کارگەریە ئەبزارێکە بۆ جێبەجێکردنی تەواوی ئەو سیاست و بۆ چوونانە کە خۆی هەسی و تەواو بۆ چوونانە کە حیزبەکەی هەسی ئاڵوگۆڕێکی بنیادی نەک لە چوارچەوە نظامی سەرمایه‌داری دێژی سەرمایه‌داری و ژێرەژووکردنی نظامی سەرمایه‌داری و جێگیرکردنی نظامێکی دیکە بە نەفعی کۆمەڵگا لە ڕەوانگای دەسەڵاتدارەتی شۆراییەوە. ئەمە ئەم قسە و باسەیە بۆ گەرەی ئەم وەسیلە هەماهەنگکە لەگەڵ ئەو ئەهدافاکە ئەو ئەهدافە سیاسی و فکریە کە خۆی گەرەکێسی و ناوەکەیشی ناوی کۆمونیزمی کارگەری و لەم ڕابەتا لەسەر کۆمونیزمی کارگەری تەفاوت‌های مای نووسیوە لەسەر کۆمونیزمی کارگەری کە چییە زۆر شتی نووسیوە نووسەتی بە ئیلهام لە مارکس، چون مارکسش عینی ئەم شتەڵێ مارکس وەتی قسە و باسی ئەڵێ کۆمونیستم ئەڵێ بە ئیلهام لە بەشێک لە تەبەقەی کارگەر و بەشی پێشڕۆ ئەو کاتێکە ئەڵێ سوسیالیستەکەیەوە لەخەرە من توانیمە بەمە بگەم کە تەواوی نووسراوەکانم بنووسم کتێبەکانم بنووسم و نەقدی جدی خۆم لە ڕەوانگای کرێکارێکی کۆمۆنیست و لە جامعی ئیستا کە جامعەیەکی سەرمایه‌داری و ئیستثمارگەرە و ساحەبی ئەوەیە کە نەک ئیزعانەکە بەڵکو عەمەڵەکە بەوە کە مالکیەتی خصوصی دانەوە و بەم مالکیەتە خصوصی بەرەخە کولی تەبەقەی کارگەر و کولی جامعی استثمارەکە و خۆی ئەو بەشەی خۆی سەرۆتمەندەکە کە ناوی سەرمایه‌داریە و دەوڵەتەکەی و دەست و پەیوەندەکانی ئەو تەبەقە و ئەکسەریەتی کۆمەلگاش بێ بەشەکە لێرەوە لە فەلسەفەی وجودی حیزب و حیزب دروستکردن ئەوەیە کە ئەم ئەبزارە بێت کە نەتەنیا تێگا لەم شتە بەڵکو خۆی ئامادەکە خۆی تەجهیزکە بۆ ئەوە کە بەم حیزبە بڕۆن تەبەقەی کارگانی حیزبێکی کارگەری کە لە ڕاستی و کرێکاری کۆمۆنیست ئاڵا هەڵگڕێتی پێشڕەویەتی بالاخره بڕوە ئەم نظامە سیستمەکەی بگۆڕێت، چون ئەم قسە و باسە لەگەڵ حیزبێکی بورژواییە کە لە دەرونی خودی سیستمەکەی خۆیان خەریکە مبارزەیەکە و هەدە 15 نەفرێکە کۆبنەوە 50 نەفرێکە کۆبنەوە حزب پێک دێن و بالاخره هەوڵەدەن بە
بە شێوەی خۆیان انتخابات و ئەمانە بگەن بە دەسەڵات و قانون بە نەفعی خۆیان هەر لەم چوارچەوەی ئەم سیستما بگۆڕن ئەمە زۆری فەرقە تۆ گەێتە حەزبێکی وا قەوی مقتەدر لە باشترین و پێشڕەوترین بەشی تەبەقەی کارگەر کە بتوانێت سەرنجی کولی تەبەقەی کارگەر و خولی جامعەکە بەرەو خۆی ڕابکێشێت ئەمە مەسەلەیەکی دیکەیە چونکە تەبەقەی کارگەر تەنیا وە نیەکە مالکێتی خصوصی لەغوە کاتەوە بەڵکە حتا دژی کاریش ئەوێسێ دژی ئەم هەموو کارەکە ئەی کات و ماحەسەڵەکەی چ گیرفانی سەرمایه‌دار دەنێت چەند باسێکی مهم وەکو خۆت و باسێکی بازە بەربڵاوە بەڵام مەنسوور حکومەت دقیقەن نەمرزایۆت ماشا حزبێک کە پێکێناوە بەناو حزبی کۆمۆنیستی کارگەری قسە و باسەکەەوە ئەبێ ئێمە ئەم حزب بەرەو ئەو دەسەڵاتە ببین و یانێک سەرقافڵێ ئەم حزبە ئەو بەشە لە تەبەقەی کارگەری کۆمۆنیست و پێشڕەو بێ کە خۆی مەدینەزرێتی و بیبا بەرەوە کە کولی تەبەقەی کارگەری و یا ئەکسەریتی تەبەقەی کارگەر ئامادەکە بۆ دگەرگونی نەتەنیا جمهوری ئیسلامی بەڵکو ئەم سیستەمە کەیسە بە وەسیلەی جمهوری ئیسلامی حاکمە لە ئێرانە زۆر سپاسانەکەم یەکێ لە مەسایلێکە مهمە ئەویش ڕابطەیەم حزب و قودرەتی سیاسیەسە ئەم دەسەڵاتە سیاسی و حزب چۆن بۆچی مهمن بۆچی بێیەک ناکرێت دقیقاً کرێکاری بێ کۆمۆنیزم ناتوانێت سەرکەوێت حقیقەت وایە سەریشکەوێت لە چوارچەوەیەکە سەرەکەوێت مناسباتەکە ناتوانێت بگۆڕێ ئەنە مناسباتی سەرمایه‌داری ئیستثمار چەوسانەوە مالکێتی خصوصی تەوامی ئەم شتانە بە شێوەی خۆی ئەمەنێ بەڵام ممکنە تەغییراتێکی بچووک لە ژیانی ئەمیشا پێک دێ بەڵام ئەوەی کە تەبەقەی کارگەر ئەبێ کولی جیهان ڕزگارکە و ئەم سیستمە بگۆڕیان سیستمی ئیستثمار گەرێکە ئیستا حاکمە و ئەرز و هەوا و بەحر و بەڕی گەشت کردووە و بە مەیلی خۆی ئەی چاپێنیە و سەرۆت و سامانی کولی مەملەکەتە خاتە ژێر دەستخۆی بە وسیلەی بانکەکان بە وسیلەی ئەو ئەبزارانە ئەرتەشەکەی و بە وسیلەی ئەو سەرکوبگەریەکە ئەیکا بلەخەرمە ئەمە مەسەلەیەکە کە تەبەقەی کارگەرێکە گەرێکی بێ ئەمە بگۆڕێت ئەبێ ئەم تیۆریە و ئەم جەمبەندی مارکسی پێ بێت چونکە مارکس بە ئیلهام لەمان توانیوەتی کتێبی سەرمایە بنووسێت بە ئیلهام لە بەشی کرێکاری کۆمۆنیست توانیوەتی بێتە ئەرسەی مەیدانی سیاست و گەورەترین بەهێزترین و تیشترین نەقدی سیاسی خۆی نظامی سەرمایه‌داری بکات کە حتا نظامی سەرمایه‌داری خۆی نەتەنیا ناتوانێت مۆنیکەریبی بەڵکو بە شەدەت لێ ئەترسێ تۆ ئێستا چیت هەر کوێ ئەم کوڕێ ئەرزە هەر کشوەرێک کە تۆ پێ دوایە فرە دەسەڵاتدارە ناو کۆمۆنیست بی مخالفی کۆمۆنیستە بەڵام ئەلان تۆ هایتە کشوەرای سکاندیناویە کە ئەوەجار ئینسان دێت تەعەجوبەکە بینی تۆی کۆمۆنیست و ئیسلامیەک بێت بەو سامی زۆرترە دەرێتەوە ئیجازەیەدا بەو مزگەوتێ بکاتەوە ئیجازە نابێتۆ لۆکاڵێک دابنیت و بێرەخەرە بەحسی کۆمۆنیستی بەو شێوە کە خۆت هینەکە مەزۆرەکە حتا لە بەرخوردی عادی و ئەوەریەیشە لە قبولکردنی کەیسەکانیشە لە هەموو ئەو شتانە کە واقعاً تۆ لە ژیانی ڕۆژانی خۆت بینیت ئەم تەبعیزە قایلە بە دەلیلەوە کە واقعاً ترسناکە بۆی کۆمۆنیست چون نەزانێت لە ڕیشەی شتەکەیدا ئەوە نییە کە ڕۆژانە لە چوارچەوەی ئەو مناسباتە کە نظامی سەرمایه‌داری لە هەر سەونەوە و نازانم چەند وڵاتێک کە دروستی کردو متابقی ئەمە ڕوون بەڕێەوە ئەو بابڕێ ئەوە ناچێتە پێشەوە نەچی ئەمەیە کە کاریگەری کۆمۆنیست خەتی سوور و هێڵی سووری کرێکاری کۆمۆنیست و هەر حەزبێکی کۆمۆنیستی جدی مەزورم چون ئەو قسە باسی من لە رابطە لەگەڵ ئەو حیزبە چەپ و کۆمۆنیستانەیە کە ئاڵۆگۆڕی بنیادی کۆمەلگایان گەرەکە لەگەل هەر حیزبێکی چەپانیە چون ئەحزابی چەپ زۆرن و زۆرێک لەم ئەحزابە چەپانە ئەسەر لەگەل وەزعی مەوجودان خۆخانە لەم وەجودە نەگۆڕێت و لەم چاوچێوە ناوێکیان ناوە بۆ خۆیان حتا ممکن ناو کۆمۆنیستیشان ناوێت من قسەم لەسەر حەزبێکە کە ئاڵۆگۆڕی بنیادی ئەوێ لە جامعە ئەوێ خەڵک خۆشبەخت بێ ئەوێ خەڵک مرەفەح بێ خۆش بژی ئازادی بێ ئازادی بێ قەید و شەرتی بێ واقعاً خۆی صاحبی بەرهەمەکەی خۆی بێ مەحسوڵەکەی خۆی بێ سەروەتەکەی خۆی بێ لەئان سەروەتی تۆی کارگەر یا ملیاردها کارگەر لە کورێ ئەرزە هەلە گیفان ئەقەلیەتێکی
بإيش وبيكار وأقليتك مفتخور وتوزلع در نتيجة أم قصاي واسي من لم رابطة وكمال باسيكا من لم فرصتك وتأجرك زور سريع شايك في أبي خشير مو مسروحك من لسري تأكيد كأمية أم حزب أبي حزبك كومونيست يعني بوچوني كومونيستي تئوري كومونيستي بس يزال يعني لغوي مالكيتي خصوصي تيابه يعني او كحاكميه ودصلاتي جمعي به يعني او ثروتك كيسه حال جير دستي اقليتي ناچيزا لم كوري ارزاك كتدس كل خلق كتدس كل بشريات وبما يخلط يعني بيجي ورا انتخابات رايك وبو او كسان دابنا كهل منافع خويان او حكومتنا كيساس او دفاعك بلكو ببيتشوان إرادة بشريات العرسي سياستها تميدا وهم إرادة هناك كواقعا حقي هيج بشرق هوية إنساني برسمية باش ناصر هوية بشر العرسي سياستها العرسي اقتصادها العرسي كومالاتها العرسي ورزشها فرحانها هموش تكانا خوي صاحبي شارنوسي خوي به أما يك حزب كريكاري بحزب كومونيستي كريكاري بحزب كومونيستي ما بس كريكاري بتئوري ماركس وهروها كمان صروح حكمة دستوري ناتو أنا موافق به وأجري موافق به أروغوري بنيادي كمال بنا في خوي ناتو أنا دقرقون كا بيجوري برام أوي كم ما بستي ما صروح حكمة أوي كأما حزب كمان بوساس كبنا حزب كومونيستي كارجري بوساس ما كدوك أم اتفاق وأم الرداوة لاني كم لإيران ودس بيبكا وبجوردري بنفعي كل بشرية بنفعي خلق إيران وبنفعي كل بشرية شون أخي قد وهي الآن أوزاون وضعية نظامي سرمایه‌داری بحد ناس كوبول لشونك اتفاق الرداوي كي مهمي سياسي اقتصادي لكومالغايكا بيتبش بسرعة تواوي دنيا قريتبر أما أوش ديكا حزب قدرة السياسي بو كسي وقت ماركس وكسي وقت لينين شون لينين قورتين كسبوك أم تئوريي ماركسي كسب دا صلاة بلان بداخو خوي دواي شوار صالك مرت وأوانيك هاتن دا صلاة وكو استالين نتن سياستك اويان نبل بري وبركو حيك ترفتاري أو بو كشتيان ونبيني عم بردو حسبيان كلا قدرة دا صلاة وين ما سو حكمة ما أمقصوا واسنم شوات شواكا وحتى وقتك باسي أمريكا أبي ويك خوي بتشافو كومونيست زاني أبي زور دقت قال نمشتاك أما من بوشي بوعلين حزب شون زور جار وتراو أو تريت حزب يعني شيء يعني تبقي كارجلنا حزب قدرة سياسي قصر له ويك أم حزب كارجر بيد أبي حزب بيك بشر رهبراني كارجري حد أقل كيت يا أبي حزب كارجري شون برنامج شيء أو منفعتك شيء هو لە بەشی ئاخری قسەکانتانە باسان کرد بەڵام پێم خۆشە کەمە زۆرتر لەسەرەوە بدوین مەسەلەی خودی ئەوە ینی ئەوەڵین شتێکە شاید منسوور حکومەت خۆشی ئەیزانی کە مورد نەفت قەرارەگرێ ئەم مەسەلەوە بوو کە فرەکەستیان نا تەبەقەشی قودرەت گرێ حزبی سیاسی نابێت قودرەت بگرێ ڕوانینی منسووری حکومەت بۆمە چی بوو دقيقة أنا مقصة كتب باسك دقيقة واعلى منسوور حكومەت على أما ممكن أبو بشير شبكة أصلا كفر به بوش كان عجيب وغريب به بم إدعاء بين ميدان بين وبها أما صار حكمة خريكة حزب بيردانية أصلا حزب كارجريني خريكة خويا نيت جيك تبقي كارجر خزيك أولني ما ماركس هم ماركس لبرابر ما يسا هم لينين بتوندي يسا لبرابر ما وهم صار حكمة واقعا برابر مشتاق يسا كريكاري كومونيست كريكاري كالإيران ويا كارجراني كي بيشرو كدين سينس بركن بو أو ك أم نظام وحتى رجيم كبرخن سن نظام كيش نقولن جزء كريكاراني بيشرون أما أنا نبي السريان بيقلابه أما أنا أجيز الإيران ناتواني أم حزب دروس كيتو ممكن أم ساختاري أم حزب وكذا كدروس يكن قشان قرين عداميان كان حزبك كومونيستي بمعنى واقعي برنامج واقعي او كومالغاب يعني للروانجاي تبقي كارجرو تماشاي كومالغابكا تماشاي سيستمي اقتصادي واداري فرهنجي بكات وقريتي بأما بقور بنفع كومالغا اما حزبك كومونيستي واتوانيت بدا وقت الجيش بدا صلاه بس سرعه
بس لەنێو کۆمەڵگا ببێ بە ئەکسەریەت و چون هیچ حزبێک وەختی لە ئۆپۆزیسیۆنایە ئەکسەریەت نییە لە هیچ شوێنێکە حتا لە دڵی خودی ئەم نظامیشان نییە بەڵام تەبەقەی کاریگەرێکە واقع لە ڕەوانگای خۆی تماشای سیستمی اقتصادی ئمڕۆی جیهانەکە ناعەداڵەتی و بێعەداڵەتی ئەبینێ فەقر بینێ فەلاکەتە بینێ زیندانە بینێ کوشتارە بینێ ئەدامە بینێ هەموو یەکەوتە سەشانی کە ئەمە لابا و ئەو شتەکە پێڵێن ئازادی بەرابەری ڕووفا و خۆشبەختی ئەو بێن تەجیەکەی ئەمە مەسەلەیەکە کە فقط وە فقط چینی کرێکات پەرچەمداریەسی واتوانێت خەڵکی ئازادی خواز ژنانی ئازادی خواز گەنجانی ئازادی خواز و بەرابەری تەڵەبیش بێتە ئەم چەترە و هەمیان پێکەوە بڕۆن ئەم کۆمەڵگا بە نەفعی خەڵکی ئێران و بە نەفعی بەشەریەت بگۆڕ بۆیە مناڵم خەڵکی ئێران ئەلان ئەم حیزبێکە کاری ئیجرایەکەی خۆی و پیادەکردنی بەرنامەی دنیای باشتری خۆی لە ئێرانە دەست پێ کردووە ئیجرایەکە بۆیە من گەرەکمە بڵێم ئەم حیزبە ڕووی لە تەبەقەی کارگەری ئێرانە ڕوو لە کرێکاری کۆمۆنیستی ئێرانە و ئەبێ کرێکاری کۆمۆنیزم متەوەجێ ئەمە بێ و متەوەجێ ئەو حیزبە بێت کە خەریکە ئەم ئەهداف و ئارمانە لا حتا لە تەبعیجها دروست ئەکا و بە نەفعی ئەوە بە نەفعی کۆمەڵگاکەس ئەگەر ئەمە ئیجرا بکرێت نەتەنیا ڕژیم ئەڕوخێت بەڵکو ئەوە کەیەتە جێی ئەم ڕژیمە خودی خەڵکن لە چوارچێوەی شورا یعنی بە ئەبزاری شورایی بە ئەبزاری جەمعی بە ئەبزاری مەجموعە عمومی دێتە مەیدان و گشت خەڵکی تیا بەشدارەدا بۆ ئەوە کە اقتصاد خۆیەتی سیاست خۆیەتی فەرهەنگ خۆیەتی هەموو ئەوەی کە لە کۆمەڵگا ئەبێ ببێت و ئەبێ بە وجود بێت بە نەفعی بەشەریەتە ئیتر سوود و سووداوەری و ئەم شتەکە لە نظامی سەرمایەداریە ئەمە نابێ ببێت ئەمە شتێکی ترە بەشەر یەک جارە بێداک یەک جار ژەڕوە ئەم یەک جارەکە ئەبێ ئەو شتەکە بۆ مارکس مهمە ژیانە زندگیە هیچ کەس خۆ سەرۆت و سامانی خۆی ناگرێتە کۆڵ و بیبا بۆ قبرێکە دوای کەمتر لە مانگی ئەرزێ بەدەنی بە تەرەکوری قونسابێتەوە در نەتیجە ئەم شتە ئەمە کە تۆ باسیەکەی بەڵێ حەزبەکە کە حەزبی تەبەقەی کارگەرە و حەزبێکە لە ڕەوانگای ئەوە لە چوارچەوەی مەنافعەوە تماشای ئەم کۆمەڵگاکە و لە چوارچەوەی مەنافعی کۆمەڵگا و خەڵکەوە کاتۆ دەور خۆی و بە خەڵکی متحەزب و متشەکل ئەڕوا بە ڕوخانی ڕژیم و بە حەزبی متشەکل و قدرەتمەند چون هیچ قدرەتی نییە دەستی کۆمەڵگایەکی متحەزب یافتە بتوانێت بشکێن هیچ شتێک فەرقی ئەڵێن جمهوری ئیسلامی نظامی سەرمایەداری خۆی داینەوە خۆشی نایگۆڕێ بەگەرینکە بیگۆڕێ کێ گۆڕێ بە نەزەر ئەبێ خەڵکی گۆڕێ ئەم خەڵکە کێ بێ دووشتی شێتی یا تەبەقەی کارگەر یا خودی برژوازی تەبەقەی کارگەر متشەکل نابێ و برژوازی متشەکلەوە هەر خۆی باتەوە یان نەخێت تەبەقەی کارگەر متشەکلە بێ دێتە پێشە چون ئازادی بەرابەری خۆشبەختی ڕفا دووربوون لە ئیستثمار دووربوون لە چەسانەوە دووربوون لە هەموو بەڵایە بە نەفی خودی تەبەقەی کارگەرە واتە تەبەقەی کارگەر تەنیا تەبەقەیەکە کە دێت ئەم شتەی پێەیە بە دەستی پڕ دێت بە نەزەم نەتیجە خەڵکیشی بۆ کۆ بێتەوە و خەڵکیش کە کۆبێتەوە لە حیزبێکە بێ کۆبێتەوە بۆەوە کە زووتر بتوانێت بە کەمترین تەلەفات و بتوانێت ئەم ڕژیم بڕوخێنێ بۆ هەم خۆی جێگری ڕاستەقینەی ئەو بێ ئیتر دوای جمهوری ئیسلامی دوای حکوومەتی پاشایەتی جمهوری ئیسلامی نەیە دوای جمهوری ئیسلامی دووبارە جەماعەتتر ناسیۆنالیستی ئەرانی و کورد و غێرە نەیەن ئەمە ئەو داستانەیە کە حەزبی بۆ تعریفەکە وڵێ حەزب و قودەتی سیاسی و هیچ خەڵکێ بدونە متحەزبوون و حەزبوون ناتوانێت سەرکەوێت زۆر سپاس مەسەلەیە کە لە خودی ئەم سەوباسا هەیە یا لە خودی مەطلبەکە دیدگاکەی مەنسوور حکومەتە هەیە باسەوە کاکە ئەم دیدگا عمومیە کە لە مورد فعالیتی کۆمونیستی و هەستناختیەکە ئەڵێ مەسەڵەن وەکو دارێکە و شێ بیچێنیت و دوای کەم بچیت و ئەمەکەیت و ئەوەکەی تماشاکەی ئەمرێ گوزەراوە پێم خۆشە بزانم دیدگای خودی مەنسوور حکومەت نسبەت بە مەسەلە چی بوو بۆ گرتنی قودرەتی سیاسی ئەگەر دەسەڵاتی وایە ئەگەر بیتوانایەت یا ئەو جۆرە کە من بەرداشتم کردووە ئەگەر هەر ئەم لەحزە بیتوانێت هەر ئەم دەحزەی کرد نەیەخستە بەیانی و ڕۆژێک و دوو ڕۆژی دقیقا ئەم حەزب بۆی سێ انقلاب بۆی سێ شادی بۆی سێ وەقرانی ئەمە بیکەین هیچ کەس ناچێت بێژێ من ئەچم خەباتەکەم بەڵام بۆ خۆمی ناکەم
ئەشە بۆ خۆتی کەی بۆ ئەوە کە بتوانانی بۆ ببێ بەهی مناڵەکان و نەوەکانت ئایندەی خەڵکەکە نەخێر هەر ئیمڕۆیە چون بۆچی هەر ئیمڕۆیە بەشەر ئینسان دروست بووە تا ئەمڕۆ خولیا و بۆچوون و ئارەزووی ئەوە کە ژیانی خۆشی بێ بەختەوەر بێ ئازاد بێ ئستثمار نەکرێ نەچەوسێتەوە زیندانی بۆ چییە ئەرتەش و کوشتاری بۆ چییە شەڕی بۆ چییە هەمووی ئەمانە ئارەزووی بەشەریەتن چون بەشەریەت خۆ نەبوو لە دایک ئادامیکرد نەبوو لە دایک شەڕی پێ بکەن فقط نەبوو لە دایک بۆ ئەوە کە بالاخره بەشمێنێت بێ برسی بێ لە ناو فەقر و فەلاکەتە بالاخره بەخێوە قەرار نەبووە کە دژمنەکەی خۆی بێ بیکا بە سەرباز و بڕا بە خاتر ئەهدافی خۆی لە مەیدانی جەنگەکانە بیا بکوی چون برژوازی بووە دوای نەزامی فۆدالی نظامی سەرمایه‌داری هاتە پێش و تا ئەمڕۆ دەیان و سەدان شەڕی گەورە کە لە ئەبعادی ملیۆنها نەفەر بە کوشتانی بالاخره پشتە سەر ناوە هەریسە شەڕە لە ئۆکراین هەریسە شەڕە لە غەزا هەریسە شەڕە لە ئەفریقا لە زۆر شوێن شەڕە چون برژوازی احتیاجی بەمێ بەڵام وەختی حکوومەت کەوتە دەست خەڵک وەکو سوکانی ئەم کەشتیە کەوتە دەست خەڵکەکە ئەزانێ بۆ کوێی با نە شەڕی پێویستە نە کوشتاری پێویستە نە برسێتی نە فەقر نە فەلاکەت نە هەژاری ئەمانە قسە نین واقعیەتێکن تۆ وەختی دەسەڵات بەدەست خۆ بێت خۆ چارە بتوانین شار قانون بۆ خۆدانێ یاسا بۆ خۆدانێت ئێتە احتیاجی نیە بەم شتانە کە ئیسا تۆ لە حاڵ حاضرای بێنی ڕەنگە بێژی نابێ و ناکرێ ئەکرێ هەموو شتێ بەدەست ئینسان ئەتوانێت بیکە بە شەرتێ بتوانێت ئەو فرمولیە بۆ بدۆزێتەوە کە پێکەوە بیکە چون کاری حزب و دەسەڵاتدارەتی خۆی و چینەکەی خۆی و تەبەقەکەی خۆی مەسلەیەکی مهمە و ئەشێ ئەو بزانێت بێ ئەمە حەج ناکرێەوە حەج ناکرێ مەزرمەسە لە ئەو پەڕی باشبوونی ئەتوانێت قوانین لە دەرونی خودی سیستمی مەوجودا بگۆڕێت وەگەرنەوە کە بتوانێت هەموو قانونەکان بە نەفی خۆی گۆڕێ بێ ژێرە و ژووری کە نەتەنیا حکوومەتی جمهوری ئیسلامی یا ئەم حکوومەتانە کە هەیسایە لایبا لەسەر ئەریەکەی قدرت بەت قوانین و سیستمەکەی بە نەفعی ژیان بگۆڕێ لەعان ژیانی ئەمڕۆ بۆ سوود و سووداوەری ئینسانست بۆ سوود و سووداوەری بەڵام وەختە خەڵک بێ بە دەسەڵات بالاخره ژیان بەرمەبنای خۆشی و بەشارەت و ئازادی و ڕفاه و خۆشببختی پێک دێ تۆ ئەگەر سەروەتی کۆمەلگا لە پێناو ئەوە بلەخە سازمانە دەی بەجێگەی ملیۆنها موشک دروستکەی ئەڕێ کارگەلێکەکەی کە واقعان تۆ تیا ئاسوودەبی بەجێگەی 7 ساعت کار و 8 و 10 ساعت و 12 ساعت کار لە 4 ساعت کارکەی نەتەنیا ئەم دنیا بەڵکو 4 ساعت کاری ئەمڕۆی طبقەی کارگەر لە جیهانە هەفقەت طبقەی کارگەرەڕە ئەتوانێت دەکوێ ئەرزی تریش بالاخره سەهیم کا لەوا کە ژیانی خۆشی هەست سامداری کا لەوا کە واقعان مرەفەح ئەژی ئازاد ئەژی بێ دەردی سەرەزی دەرنەتیجە بەنظرم مەسەلەیەکە کە بە خودی ئەم خەڵکە بە شەکێ بڕواکە کە طبقەی کارگەر ئەو طبقەسە کە دنیا دروستەکە ڕۆژانە ئەگەر دەڕۆژکار نەکە دنیا بۆ نەکە ئەگەر دەڕۆژکار نەکات دنیا ئەوێسێ چرخی ژیان ئەوێسێ و چرخی ژیان بەدەست ئەوەیە بەڵام مەحسوڵ و بەرهەمی ئەم چرخی ژیانە ناچێتە گیفان ئەم خەڵکە ناچێت گیفان ئەم طبقەی کارگەرە کارگەر خۆی ماشین دروستکە خۆی هەواپەیما دروستکە وەتی ئەڕاتە خیابان و ئەچێتە پشت فلان فروشگا و کارگای مهم تا ئەبینێت ئەمە ماشینە جوانە چۆنە تعجبەکە تعجب لەوەکە بە کێ دروستی کردو خۆشی دروستی کردووە و کەسی تر دروستی نەکردو خۆ کابرا برژوان نایە چون خۆی بنێتە ناو ڕۆغۆن و ئەم کارە سەنگینە بکە دەرنەتیجە تەنها ڕێگەی ڕزگاری بە مانای واقعی کەلیوە بۆ بەشەر بۆ ئینسان ئەوەیە کە نەزمێ بەرقەرارکە سیستمە بەرقەرارکە کە خۆی تایە سەروەر بێ خۆی تایە حاکم بێ خۆی تایە دەسەڵات بێ و ئەم دەسەڵاتیشە لە کانگای حیزب و حیزبایەتی و ئەچێت لە خۆی وجود نایەت ئەشە حیزبێ بێژە ئەمە بەرنامەکەمە ئەمە سیاسەتەکەمە ئەمە ئەساسنامەکەمە بە پێی ئەمە ڕۆینە پێشۆ و دەودە خۆمان بەهێزەکەن و خۆمان دەسەڵاتدارەکەین بۆ لابردنی ئەم سیستم و ئەمە دەسەڵاتەکە ناوی جمهوری ئیسلامیە ناوی هەرچێ هەست بەخێر لایە بین و ئمە خۆمان جێگریە بین ئەمە ئەو شتەیە کە حزب و قدرە سیاسی مەنسوور حکومەتی تیا تعریف کرا وەکو ئیشارەم پێکرد مارکس ئەم قسە ئەساسەنی مارکسە یەکێک لەوانە کە موفق بوو بیگۆڕێت یعنی لە ئەریکەی قدرت هەزار لابات لەنین بوو بۆیە لەنین
بۆ ئەم حیزبی ئێمە و بۆ ماسر حکمت لە پێشەوەی حیزبی ئێمە و بۆ یەک قدری گەورەی هەیە لەلایەن کۆمۆنیستەکانەوە بۆ لایەن کۆمۆنیزمی کارگەریەوە چون ئەوەڵین کەس بووە ئاڵۆگۆڕی بنیادی لەو کۆمەڵا دەستێوەدا بیگۆڕێ بەداخەوە زوو مرد و بەڵام جێگرەکانی کە ئیستالین و ئانە بوون بەداخەوە فۆتانیان کە ئومیدوارم ئەم تراژدی لە ئێران پەشیمان نەبێت سەر نەگرێت. زۆر سپاسانەکەم وەکو پرسیاری آخر 6 دقیقە کاتمان ماوە من پێم خۆشە باسی لە خودی ئەم مەطلب مەسوول حکومەتە شاید مهمترین و ئاساسیترین نکتەیە کە باسێکە یا بەڵام دروستڕۆسەوەم یەکێ لە مهمترین نکاتێک کە باسێکە مەسەلەی ڕەهبەریە وەڵێ نیشان دێن بە جامعە کە ئێمە توانایی ئەم ڕەهبەریمانە هەیە خودی ئەم مەسەلەی ڕەهبەری و ڕەهبەریکردنی جامعە و بە تایبەت تەبقەی کرێکار پێم خۆشە وەکو پرسیاری آخر و کۆتا قسەمان لەسەر ئەم مەسەلەی حزب و دەسەڵاتی سیاسی باس بکەین. بەنظر من نەکەم کارە حتا کاری بچووکیش احتیاجی بە ڕەهبەری باشە و دیاری بە ڕەهبەریەکە کە هەمە جانبەت جواب بداتەوە. بەنظرم ئەو ڕەهبەریە کە من باسی یەکەم کاریگەری کۆمۆنیستە و ئەو کۆمۆنیستەیە کە ئەو دەرد و ڕەنجەی تەبقی کارگەر ئەزانێ و ئەو کارگەرەیە کە دەرد و ڕەنجی هەست بەڵام بە شێوەی مارکس لە چارەنووسەکەی خۆی بیر ناکاتەوە ئەبێ بیر بکاتەوە نەچیجە ڕەهبەری ئەوەڵین هەنگاوە بۆ ئەوە کە واقعاً قدری ئەوە بزانێت کە چۆن بچێتە شەڕ لەگەڵ نظامی سەرمایه‌داریە لە عەرزەی سیاسەتە و چۆن نەقدیکە چۆن خەڵکی بۆ کۆکاتەوە و چۆن کولی جامعەکە متەقاعدکە بەوە کە واقعاً ئەبێ سوکانی ئەم کەشتیە لەم بەحرە گەورە بێ سنوورە ئەبێ بەدەست خۆتۆ بێ ئەگە بەدەست خۆتۆ نەبێ بەدەست دژونەکەی خۆتۆ بێ ئەو بەمەی خۆی با بۆ شوێنێکە واقعاً یا ئەو خمتێنە یا بەلەخەرە بە جۆرێک ئەو با کە واقعاً هیچ نەفعێکی بۆ تۆ نەبێ بۆیە من گەرەکمە بڵێم کە ڕەهبەری ئەوەڵین گام و ئەوەڵین هەنگاوی ئەوەیە کە کۆمۆنیستی بێ وەکو مارک بیرکاتەوە کۆمۆنیست بکە حقوقی ئەساسی لە عەرزەی سیاسەت و اقتصاد و فەرهەنگ و لە هەموو ئەوە کە بەشەری پێ خۆشبەخت ئەبێ ئەوەڵین قسەی بێت ئەبێ لەسەر ئەمە پافشاریکە ئەمە بڕوای بێ وەلەوە کە خۆی وەکو حیزبێک دەوڵەمەند بێ بەسوون ڕەهبەرانی ئەحزاب زۆر بەڕەحەت خۆیان بن بە سەروەتمەند بن بە ملیاردەر پشتەڵەکەن لە خەڵک خودی ئەحزابی ناسیۆنالیزم ئەحزابی مەذهبی ئەمە کاریان ئەمە کە تۆ باسیەکەی ڕەهبەرەکانیان ئەم ملیاردن لە 4 پارچەی کوردستانە تەواویەوە ئەحزابانە کە کوردایەتیەکەن هەمیان بەرەوە ڕوون ئەگەر نەبوو بێتن بالاخره ئەوەی کە دەستیان پێگەی و بردووانە ئەوان خەڵکیان بۆ مهمە نەهیچ بەڵکو دەسەڵات خۆیانیان گەرەکە ڕەهبەریەک ئەتوانێت ئەم ئاڵە گۆڕە بەنەفی خەڵک پێک بێنێت کە وەکو کرێکارێکی کۆمونیست وەکو ئەو خەڵکە بیرکاتەوە کە واقعاً ئارەزووی شادی خۆشبەختی ڕفای هەیە و پێی وایە گەورەترین سەروەت یانێ ئەوە کە وەک ئەو خەڵکە بژی گەورەترین سەروەت یانێ ئەوە کە واقعاً وەک ئەو خەڵکە ساهمی بێ بەشدار بێت چون ئەوە گەورەترین سەروەتێکە کە بەنەزەر من دوای مەرگیشی هەرێمێنێتەوە بەقایمێنێتەوە چون خەڵک ئەڵێن ئەڵێن ئەم کەسەکە من وەکو من دەستی برد بۆ ئەموالی کۆمەلگا وەکو من دەستی برد بۆ بەرهەمی کۆمەلگا وەکو من حیفومەیلی وەکو من بوو حیفومەیلی نەکرد دژی من ئەم کارێن نەکرد چون ئەلان وتم سەروەت ئەوە کە پێڵێن سەروەت و بالئاخرە هەم لە کاغەزەکە ئەیبینێت کە پارێ و هەم لە مڵک و ماڵ و خۆشی و بەشارەت و هەموو ئەبزارە خۆشیەکانە ئەیبینی هەمووی ڕەنجی کرێکارە هیچی تر نییە تۆ کارنەکەی هیچ تێ تۆلید ناکەی تابی بێتە بازار بیفرۆشی دەرنەچی ئەم ڕەهبەریە بێ لە عەرزەی سیاسەتدا لە عەرزەی اقتصادا لە هەموو عەرزەکانە پێشاهەنگ بێ پێشڕەو بێ لە خۆ بردوو بێ بەنظر من قابل قبوڵ بێت و یەکێک لەو شتانە کە فرە مهمە لە کۆمەلگایەکی کۆمۆنیستیە ڕەهبەر خەڵکدایانێ حەل لەحزەیە گەرێکی بوو لایبە بێ لایبە ئەتوانی لایبە لێرە لەگەڵ چووە سەر حکوم ئاسمان بۆی لا نابرێت ئەسڵ ناتوانین لایبەی ناوی شیبەی کە خامەنەی لاپچێشی بتکوژن یانێت گەورەترین جرمیەوەسە کە ئەگەر نێش و کوژن ڕەحم و پێکەن زیندان دەکەن بەڵام لە کۆمەلگایەکە کە خۆت ڕەهبەر خۆت دائانەی بەنظر من مەسەلەیەکە کە ڕەحەتە بۆ چۆن نەتوانین ڕەحەت دای بنێ و حاجەتوانین ڕەحەت لای بەی ئیتر مەسئلەی مادی و دزی و ئستثمارکردن و چەوسانەوە شتێک نییە شتێکی غەریبە وجودی نییە و ئەمە ئەو شتەسەکە کۆمۆنیستەکان هەوڵی بۆ دن ئەمە
مبانی ئەسلی و پایەی مارکس لەسەر ئەمەدا مەزراوە لەنین بۆ ئەمە هەوڵیدا ئەنگەڵس بۆ ئەمە هەوڵیدا مەسعود حکومەت لەم دەور و زمانەی ئێمە بەنظر من تەواو تەلاش و هەوڵیەوە بوو کە ئەم ئەتفاقە بێت بەداخەوە خۆی نەخۆشین بەرەوکی گرد و نێش بەم ئارەزوانە بکە بەڵام ئەم ئارەزوە تەنیا هین ئەوانش نییە بە لەوان و ملیاردها ساڵ بە لە مارکسیش و لەنینیش و مەسعود حکومەت بووە ئایسە لە هەر کەس بچێ پێی بڵێ حەزەکەی خۆش بژی ئەڵێ حەزەکەم حەزەکەی شاد بژی بەڵێ حەزەکەی استثمارە نەکەن نەوچەسێنەوە حەزەکەی زیندان نەڕۆی حەزەکەی شکنجە حەزەکەی کەس فەخر بەسەرا نەفرۆش ئەڵێ ئەمە ئەو شتەیە کە پێڵێن کۆمۆنیزم کۆمۆنیزم ئەمە زیاتر تعریف ناکرێ وانەیە کە پێچەوانە کۆمۆنیزم باسەکەن و في ساعة مثلا كومونيزم يعني إسلامي إسلام خميني بيكينا خوايا عالمة خوايا خلق إيراني يصير خامنئية وأنا كخوتن ابنين شون شيعان كدو بو خلقه أما أنا شتي تشكولن مسألة جو جيانة مسألة جيانة ككومونيست كان لسري بيان دا قدو بيدا قرن وما أساسي تن الحلقة بخلق بزانن لدور أما كوبنو بويا هركس بير لآزادي وخوشبختي والرفاه جمعي بكاتو كومونيستا لإيران بي كومونيستا لو بري دنيا بي كومونيستا كومونيست أو كسانن كريكاري كومونيست أو كسانن كواقعا خوشبختي جمعي ترجيحا بمن الخوشبختي فردية قطواني ملياردر بي حد شي بميني خوي بيكر هنيكا أم كسك مخالف أوسا وأزاني أم سلوت سامنا كوي كدوتو بهيزو قدتي دا صلاتي حاكم كوي كدوت مخالفي أو أن وقريك أما باش كانوا بصر همو أو خلقا كاريجر زحمة كشن أو أنا همو كومونيستن نقران ما بن تواوي إيران كيس خليكن أم شر كان أكثريتي قاطعي أو كسا كومونيستان توابير كانوا لا إيران وجوديه ولا دنيا وجوديه زۆر سپاسانەکەم هاوڕێ عەبدوڵڵا دەرەبی بۆ بەشداریتانە بەنامەی ئەمڕۆ سپاس بۆ تۆ بۆ بینەرانی خۆشەویست و مەمنون بینەرانی خۆشەویست زۆر سپاس کە بینەریەم بەشەی بەرنامە بوون ناوبڕێکی کورتمانەیە بیبینن ئەگەڕێنێ وڵاتان بۆ پێشکەشکردنی بەشی کۆتایی بەنامەی ئەمڕۆ